ساڵانێکە لە هەرێمی کوردستان خواست بۆ بەخێوکردنی ماسی جوانی یاخود لە بازاردا پێی دەڵێن ماسی زینە دروست بووە و بازارێکی فراوانیشی لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەولێر چەندین شوێنی جیاواسیە کە ئەم جۆرە ماسیانە دەفرۆشن و یەکێک لە کێشەکانی بەردەم بەخێوکردنی ئەو جۆرە ماسیانە لە ماڵان یاخود لە شوێنەکانی دیکە کەش و هەوا و شوێنی ژیانیەتی کە بەشێکی زۆری ئەو ماسیانە تەمەنیان کورتە یاخود بەشێکیشیان ناتوانن بۆ ماوەی چەند کاژمێرێکی ژیان بکەن لە ناو دەچن بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە چۆن بتوانێت ئەو سێکتەرە فراوان بکرێت چۆن بتواندرێت لە ناوخۆدا ئەو جۆرە ماسیە بەرهەم بێ ئەگەر کەش و هەوامان لەبار بێ بە میوانداری سیروان سعید بەڕێوەبەری گەشتی سامانی ماسی لە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو قسەی زیاتر لەسەر ئەو بابەتە دەکەین کاک سیروان زۆر بەخێر بێ ئێوە وەکو لایانی پەیوەندیدار مۆڵەت دەدەنە ئەو بازرگان و کەسایەتیانە کە ئەو جۆرە ماسیانە بەرهەم ئەو جۆرە ماسیانە هاوڵی هەرێمی کوردستان دەکەن ساڵانە ئەگەر داتاتان نابێت چەند ژمارەی ماسی هاوردە دەکەن ئێمە دواداتامان کە بۆ ساڵی 2022 ئاماری ساڵی 2022 مان ئامادە کرد نزیکەی 125,000 ماسی زینە مۆڵەتی هاوردەکردنمان داوە بەڵام بە پێی زانیاریەکانی دەرەوەشمان تەمان بەداخەوە لەوە زۆر زیاتر داخل بووە بە هەر ڕێگایەک بێ ئەوە لە دەرەوەی دەسەڵاتی منایە ئەو ماسیانش کە داخلە کرێت بۆ زانیاری بەڕێستان زیاتر بۆ ناوەڕاست و باشووری عێراقیش دەڕوات نەوەک تەنها لە کوردستانە ساغ بێتەوە ئەوەش کاریگەری زۆر هەیە کە بتوانانی مۆڵەت بدەینیانە گرنگترین بابەتیان بابەتی نەخۆشیە بۆ نمونە پارساڵ لە وڵاتی ئێران نەخۆشیەکە بوو کە پێی دەگوترێت کۆی هێرپس ڤایرەس نەخۆشیێکی تایبەتمەندە بە ماسی بە تایبەتی ماسی ئاوی گەرم زۆری سەلەمون ئەوانە ناگرێتەوە لە بەرەو ماسی ئاوی ساردن ئێمە لەسەر ڕێنمایەکانی خۆمان هاوردنی ماسیمان بە هەموو شێوەیەک لە وڵاتی ئێران قەدەغە کرد بە ماسی خواردن و بە ماسی زیینەشەوە ئەی ماسیەکانی دیکە لە شوێ دێن ئەو ماسیە جوانانەی بینیمان لە راپۆرتەکە ئەوە هەندێکی بە ڕێی تیارەوە دێن بە فڕۆکەخانەکان زیاتر لە وڵاتانی شەرقی ئاسیا وەکو تایلەند و ڤێتنام و ئەو وڵاتانە لەوێ وڵاتە هاوردە ئەکرێ بەڵام ئەوەی کە زیاترینیشە لە وڵاتی ئێرانەوە ئەکرێ بەڵام دوای ئەوەی کە وەکوتم نەخۆشیەکە لە وەزارەتی کشتوکاڵی ئێران راپۆرتیاندا کە نەخۆشیەکە نەماوە ئێستا بە ئاسایی دەتوانین وڵاتیان یەکێک لە کێشەکان ئەوەیە کە ئەو جۆرە ماسیانە تەمەنیان کورتە خەڵکەکی زۆری لاوانەیە تاقی کرد بێتەوە لەو شێوەیە کە خواستێکی زۆری لەسەرە خەڵکەکی زۆر حەز دەکەوە جۆرە ماسیانە لە ماڵەکەی هەبێ یاخود لە شوێنەکەی بەڵام تەمەنیان کوردە هۆکارەکەی چیەوە هۆکارەکەی وەستێتە سەر شێوازی بەخێوکردنەکەی بۆ نمونە خۆم لە دایرەی خۆم حوزێکی بەخێوکردنی ماسیم خۆم کڕیوە دامناوە بۆ نمونە لە ساڵان لە ڕۆژانی دەڕۆژی بۆ نمونە پشوەکەی هەفتەی ڕابردوو لە دە ڕۆژە نە ئۆکسیجینیان پێکراوە و نە ئالیکشیانم پێداوە بێگومان ئەو کاریگەری دەبێت لە سەریان لە راپۆرتەکە ببوورە کاکسیرۆ راپۆرتەکە فرۆشارێک دەڵێ ماسیمان هەیە پاسپۆرتشی هەیە نرخی ئەگاتە $15,000 ئەو ماسی تایبەتنەوەوان تایبەتن یعنی هەیە لە کوردستان نەما هەموو جۆرە ئاژەڵێک لەگەڵ یا سامانی ماسیش ئەوانەی کە تایبەتن و ئاژەڵ بە هەموو شێوەکانیەوە پاسپۆرتی خۆی هەیە کە داخلە کرێ بۆ وڵاتان ماسیش هەموو ماسیەکنا ئەو ماسیەی کە ئەو برادرە باسی کردو ئەو ماسیش تایبەتن ئەوانە ئەوەی کە بۆ ماڵان بەخێ دەکرێت کە نرخەکەی لە بازاری خۆمانە بە 1,000 یاخود 10,000 دانەی ئەوە پارەی پاسپۆرتەکە دەرناکاتەگا باشە کاک سیروان هەرچەندەوە بەرهێنان لەو سێکتەرە سەختە لە بەرەوەی کەش و هەوا و ئاوی پێویستمانە بۆ بەخێوکردنی ئەو جۆرە ماسیانە هیچ ڕێگەیەکی دیکە هەیە بۆی ئێمە خۆمان ئەو ماسیە پەرە پێ بێن چکە خواستێکی زۆری لەسەرە لە داهاتوش زیاد دەکات هەموو پرۆژەیەکی بەرهەمهێنان نە لە کوردستان لە هەموو وڵاتانی جیهانیش پرۆژەکە بابەتێکی اقتصادیە تاوەکو ئێستا پێداویستی بازاری ئێمە نەگەیشتوێتە ئەو ڕادەیەی کە پێویستی بە کارگەیەک یاخود هەڵهێنەرێکی ماسی زیینە هەبێ ئەوەی کە بەرهەمهێنرێت پێویستە زۆر لەوە زیاتر سەر بکرێت ئەو دەتوانن کارگەیەک یاخود بڵێن هەڵهێنەرێکی ماسی بەکاربێنێت ئێمە لە وەزارەتی کشتوکاڵ و بەڕێوەبەرایەتی گشتی خۆمان سامانی ئاژەڵ و ویتێرنەری ڕێنماییشمان بۆ ئەوە دەرکردووە
کە لە ساڵی 2010 ڕێنمایی 2013 ڕێنمایی ژمارەدەی وەزارەتی کشت و کاڵ باسی هەڵهێنەری ماسی زیینەی نەکرد بوو. بەڵام ئێمە لە ساڵی 2021 دووبارە پێداچوونەوەمان کرد بە ڕێنمایەکە هەونە هەموارمان کردەوە بە ڕێنمایی ژمارەنووی ساڵی 21 وەزارەتی کشت و کاڵ ڕێگەمانداوە و یاخود شێوازی دانانی ئەو هەڵهێنەرانەشمان و شێوازی وەرگرتنی مۆڵەت هەموو بە شێوەیەکی بەرفراوان جوان باس کراوە بۆی ڕێگە بدەین ئەگەر بێت و هەر بەرهەمێنێک ئەگەر ناوخۆ بێ یاخود دەرەوەش بێت بۆی ڕێکاری یاسایی هەبێت کە بتوانێت ئەو پرۆژەیە بەرهەم دروست مۆڵەت دەدەنا ئەو بازرگانانش کە ئاژەڵی بڵێن هیماڵ ئازەڵی بەخێوکردن لە ماڵان بەخێویانکەن ئەوانش ئێوە مۆڵەتی پێدەن من وەکو بەشەکەی خۆم نابەس وەکو بەڕێوەبەرایەتی گشتیەکەمان بەڵێ لە بەڕێوەبەرایەتی سامانی ئاژەڵ هەیە لە لامان و بەڕێوەبەرایەتی کەرەنتین بە وەرگرتنی ئیجراعاتی پێویست و لێکۆڵینەوە لە دۆکومنتەکان ڕێگە بۆ ئاژەڵانە زۆر سپاس سیروان سعید بەڕێوەبەری گشتی سامانی ماسی لە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو سپاس کە لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئێوەش.